بسم الله الرحمن الرحیم. حەزەکەم پێشەوەی ئەمانە بخۆن شتێکتان بەبیر بێن مەوانێکە زۆر مهمە. عالم دقی ئێمە دانیشتوین لەسەر ئەم سفرەیە ئەو نانە خۆین. خەڵکانێک هەن زۆر لە ئێمە جوانتر، زۆر لە ئێمە باشتر و زۆر لە ئێمە دەوڵەمەندتر بوون. ئەمڕۆ ئێستا ئەو نانەیان نییە، برسیانە لەژێر ترسان، لەژێر خێوەت و لەژێر ئەمان و مەکانیان نییە. ئەوتان قەت بیر نەچێتوانێ ئەمەی کە تیایان ئێوە ناز و نیعمەتی خۆی گەورەیە لە هەر شوێنێک بی لە دنیا. چونکە ئەمان و نیعمەتی ئەمان هەموو کەس نایزانێ و هەموو کەس هەستی پێ ناکە. دانیشتووی ئێستا بە ئیسراحەت نانی خۆ دەخۆیت و چێژی لێ وەرەگریت. بە ملیۆنە خەڵکی ئەویان نییە، ناتوانێت. ئەمانی نییە کە ئەمان لە کەسێک بڕا، نیعمەتی ئەمان کە لە کەسێک بڕا شەو ڕۆژە لێ تاڵەکە، شەو ڕۆژ نییە کوونە مشکی لێگا بە قەیسەری. لەبەرەوە دایمە سوپاسی خوا بکەین. لە فەرموو